زۆر بەداخەوە 28 مانگ لە ئاری گەیمینگ بلاک فرایدەی ناکەین. ڕاستە خەبەرێکی ناخۆشە، بەڵام پێویستە پێتان بڵێم لەبەرەوەی 28 مانگ ڕۆژی گەورەترین داشکانی ساڵ دەکرێت لە ئاری گەیمینگ کە بلاک فرایدەیە ساڵێ زارەکە سەعات 3 نێڕوانێ هەتە 12 شەوێ لە خزمەت بن. ئەم کاڵانی کە بینیسان و چەندەها کاڵێتر داشکانیان لەسرە بۆ ڕۆژی بلاک فرایدەی کاکێتە جمعە 28 مانگ چاوەڕێتان.